هاوشێوەی وەرزی ڕابردوو هەردوو دیپی تازە پێگەیشتوانی شاری هەولێر و هەندرێن یاری کۆتایی خولی تازە پێگەیشتوانی کوردستان ئەنجام دەدەن. تازە پێگەیشتوانی هەولێر لەم وەرزە جگە لە یاریەکانی خولی نایەبی عێراق لا خولی کوردستان 8 یاری ئەنجام داوە، 6 یاری سەرکەوتنی تۆمار کردووە و 2 یاریش تووشی شکست هاتووە. دەیەوێت پارێزگاری لە نازناوەکەی بکات. هیوادارم کۆتاییەکی جوان پێشکەش بکەین، چونکە ئەمە بڕێن و نەڕێن دوو تیم گەیشتینە یاری کۆتایی، پێویستە شتێکی وا پێشکەش بن کە ئەو خەڵکەیە خود ئەو جمهوریە خود بۆ خۆمان کە چەند مادی بوونە برن ئیستاهلن، یعنی مادی بوونەکەمانە ڕۆشتیان هەموو شتێک براوە نیە، یعنی بەس برێ براوە بنە دەبی شتێکی جوان پێشکەشکەی، دەبیت کەسێکی شەبی شارید بۆ دەبرێ یاریزانانش ئیستاهلن لە ساڵی داهاتووش ئیتیمامیان پێ بدرێ بۆی بستنە لاوان بستنە خەتەکانی پێشەوە. هیوادارم ئەمە زیاتر بیر لە دروستکردن و جوانکردنی وەرزش بکەینەوە پاشان لە ئەنجامەکەی. هیوادارم فەریقی بەرامبەرش وا بیر بکاتەوە بۆ ئەو یاریەکی خۆشبی سەرکەوتنی دەوری کوردستان بە شتێکی جوان کۆتایی پێبینین. تازە پێگەیشتوانیانی هەندرێنیش لە کۆی 8 یاری لەم وەرزە 6 سەرکەوتنیان تۆمار کردو، تووشی یەکسانیەک و دۆڕانێکیش هاتن. تیپەکە بۆ پاڵەوان بوون دەجەنگێت و دەیەوێت نازناوەکە بەرز بکاتەوە. یەک لە ئامانجەکانمان ئیشکردن لەسەر خۆڕەوشتی یاریزان لە دەرەوە یاریگا و بە هەمان شێوە لە ناو یاریگا و ئیشیشمان لەسەر ئەوەی کرد یاریزانەکان فێرە ئەساسیاتەکانی یاری تۆپی پێ بکەین بۆ ئەوەی لە داهاتوو بتوانین خزمەتێک بە یاریزانەکانی شاری هەولێر بکەن، یاریزانەکانش بتوانین خزمەتێک بە وەرزشی شاری هەولێر بکەین. ئامانجی سێممان ئەوە بوو کەوا بتوانین مادەم یەکەم و دووەممان بەدەستینە، ئامانجی سێمان ئەوەیە حەقی خۆمان بی ئەنجام بەدەستبێنی لە پاڵاوانتیەکان. کاتو ئیشی یەکەم و دووەمت بە شێوەیەکی جوان ئەنجامدا حتمەن لە ئەنجامی سێم بەخۆی بەدەست دێتن. یاری کۆتایی خولی تازە پێگەیشتوانی کوردستان ڕۆژی چوارشەممە کاتژمێر 2:45 خولەکی دوای نیوەڕۆ لەسەر یارگەی ئەڕاد لە پیرمام ئەنجام دەدرێت. هەردوو تیپیش بە تەواوی پێکاتەوە بۆ یاریەکە ئامادەن، هیچ یاریزانێکیان دوور ناکەوێتەوە بەهۆی پێکان و کارتەکانەوە. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.